لە ماوەی هەفتەیەکدا سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ریفراندۆم لێدوانی دژبەیەک دەدەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمیانی چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فرانس 24 فەڕەنسی دەڵێت بە دڵنیاییەوە ئەنجامدانی ریفراندۆم هیچ هەڵە نەبوو. لە وەڵامی پرسیاری پێشەشکارەکەی فرانس 24 کە دەپرسێت ئایا کات و شێوازی ئەنجامدانی ریفراندۆم هەڵە بوو یان نا، سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت بە دڵنیاییەوە نەخێر، هیچ هەڵە نەبوو. پێش هەموو شتێک ئێمە ریفراندۆممان بۆ ئەوە ئەنجامدا تا بزانین خەڵکی خۆمان چی دەڵێن. ئەوە دەربڕینی خواستی خەڵکی بوو کە پرۆسەیەکی تەواو دیموکراسی بوو. خەڵکی تەنیا بۆ چوونی خۆیان دەربڕیوە کە چیان دەوێت. ئەم لێدوانەی مەسرور بارزانی پاشەوە هات. هەفتەی ڕابردوو نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە هاوکات جێگری سەرۆکی پارتیە لە میانی چاوپێکەوتنێکدا لەگەڵ وەرزنامەی توێژینەوەی سیاسەتی دەرەوەی تارانی ئێرانی ڕایگەیاند بۆ کوردەکان دەرکەوت کە سازدانی ریفراندۆمی سربەخۆیی ڕێگا و شێواز و نەهجێکی ڕاست نەبوو. ئەم سیاسەتی سربەخۆ خوازیە لە ئێستادا شتێکە کە قابلی بەدیهاتن و ئەنجامی نییە. هەر لەو چاوپێکەوتنەیدا مەسرور بارزانی دەڵێت ریفراندۆم بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی نەبوو، چونکە کوردستان بەپێی یاسا بەشێکە لە عێراق و ئێمە هیچ کات سربەخۆییمان ڕانەگەیاندبوو. ئەم قسەی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە کە لە کاتی بانگەشە بۆ ئەنجامدانی ریفراندۆم بەرپرسانی باڵای پارتی و سەرۆکی پێشووی هەرێم لە وتارەکانیاندا جەختیان لەوە دەکردەوە کە ریفراندۆم بەشێکە لە دۆسی سربەخۆبوونی هەرێمی کوردستان و پرۆسەیەکی بەردەوام دەبێت. مەسرور بارزانی لە وەڵامی و پرسیاری کایە کوردستان دەبێت بە دەوڵەت ئاماژە بەوە دەکات ئەمڕۆ ئامانجی ئەمەوەیە پەیوەندێکی باشترمان لەگەڵ بەغدا هەبێت بۆ ئەوەی بتوانین زۆرترین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان و هەموو عێراقیش بەدەست بهێنین کە ئەمەش وەک زۆر لێدوانی پاش ریفراندۆم پێچەوانی وتارەکانی بەڵێنی سربەخۆیی و بەر لە ریفراندۆمە. هاوکات سەرۆکی حکوومەتی هەرێم هیوای ئەوە دەخوازێت کە ڕۆخانی دەوڵەتی عێراق ڕوونەدات. جێ ئاماژەیە لە 25 ئەیلولی ساڵی 2017 زۆرینەی حیزبەکانی هەرێمی کوردستان جگە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان پشتیوانی ئەنجامدانی ریفراندۆمیان کردو لە ئەنجامدا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە کە لە 150 خاکی هەرێمی کوردستان ڕادەستی هێزە عێراقیەکان کرانەوە و هەرێمی کوردستان ڕوبەڕووی گەورەترین قەیران و گەمارۆ بوویەوە کە لە دوای ساڵی 1991ەوە قەیران و گەمارۆیەکی بێوێنە بوو. هەرەو کاتی سەرکردەکانی بەڕێوەبردننی ریفراندۆم هەرێکیان هۆکاری شکستەکەی دەخستە پاڵەوی دیکەیان. لە ئێستادا و پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا لێدوانە دژبەیەک و پێچەوانەکانی بەرپرسانی ریفراندۆم بەردەوامە. هاوکات زۆرینەیان وتارەکانیان پێچەوانەی وتارەکانی پێش ئەنجامدانی ریفراندۆمە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.